دوجار بەنداوی نەهزا کە یەکێکە لە گەورەترین پرۆژە ئاویەکانی ئەفریقا و جیهان بە فەرمی کرایەوە. بەنداوەکە لەسەر ڕووباری نیل لە وڵاتی ئیسیوپیا دروست کراوە. لە ساڵی 2011ەوە دەست بە کارکردن لە بەنداوەکە کراوە و بڕی 4 ملیار و 800 ملیۆن دۆلاری ئەمریکی تێچووە کە زۆربەی لە ڕێگەی داهاتی ناوخۆیی و قەرزی نێوخۆییەوە دابین کراوە. هەر لەو کاتەوەی دەستی پێکردووە هۆکاری سەرەکی گرژی ئەو وڵاتە بووە لەگەڵ سوودان و میسر و هەردووکیان نیگەرانن. بەنداوی نەهزا توانای بەرەمێنانی کارەبای ئیسیوپیا بۆ 2 هێندە واتە 6,000 مێگاوات زیاد دەکات. هەروەها ئەو وڵاتە دەگەیەنێتە زەریا. ئەمە جگەلەوەی پێشبینی دەکرێت سوودی دارایی ملیارێک دۆلاری ساڵانە بە ئیسیوپیا بگەێنێت. هەر بۆیە دانیشتوانی وڵاتەکە وەک هێمایەکی گەشەپێدان و سربەخۆیی ئابووری لێی دەڕوانن. لایەنی مێژووی ئەم پرۆژەیە دەگەڕێتەوە بۆ سەدان ساڵ لەمەوبەر. بەو پێی نزیکەی لە 85 سەرچاوی ئاوی ڕووباری نیل لە ئیسیوپیاوەیە. بەڵام تا ئێستاش ئەو وڵاتە وەک پێویست سوودی لە نیل نەبینیوە. هەر بۆیە گلدانەوەی ئاوەکە بە مافی خۆی دەزانێت. بەڵام وڵاتانی خواروی نیل وەک میسر و سوودان کە بە شێوەیەکی زۆر پشت بە ئاوی نیل دەبەستن بۆ کشتوکاڵ و خواردنەوە و ڕێڕەوی دەریایی و بەرهەمهێنانی کارەبا، بەنداوی نەهزە بە هەڕەشەیەکی گەورە بۆ سەر ئاسایشی ئاویان دەزانن. پێکهاتەی جوگرافیای بەنداوی نەهزە بە درێژی 1800 کیلۆمەتر و بەرزایی 145 مەتر توانای گلدانەوەی 74 ملیار مەتر سێجا ئاوی هەیە. ئەم قەبارە گەورەیە وای کردووە کە پڕکردن و بەڕێوەبردننی بەنداوەکە ببێتە خاڵی سەرەکی ناکۆچیەکان. تا ئێستا چەند گەڕێکی گفتوگۆ لە نێوان هەر سێ وڵات بە نێوەندگیری هەریەک لە ئەمریکا، یەکێتی ئەفریقا، بانکی نێودەوڵەتی، رووسیا و ئیمارات بەڕێوە چووە. بەڵام سەرەڕای هەموو هەوڵەکان هێشتا لایەنەکان نەیانتوانیوە بگەنە ڕێکەوتنێکی گشتگیر و پابەندکەر لەسەر شێواز و خێرایی پڕکردنەوە و بەڕێوەبردننی بەنداوەکە. میسر کە دانیشتوانەکەی نزیکەی 110 ملیۆن کەسە و نزیکەی لە 97 پێداویستی ئاوی لە ڕووباری نیلەوە دابین دەکات. بەنداوی نەهزە بە هەڕەشەیەکی مەزن دەزانێت. تەنانەت بەشێک لە چالاکوان و بەرپرسانی قاهیرەش پێیان وایە ئەمریکا و قەوارەی زایۆنی هانی ئیسیوپیایان داوە بۆ پرۆژەکە لە پێناو ئەوەی فشار لەسەر قاهیرە دروست بکەن بۆ خواستەکانی خۆیان. سوودانیش وەک دراوسەی ئیسیوپیا وڵاتێکی خواروی نیل سەرەڕای ئەوەی کاریگەری کەمتری لەسەر و دەتوانێت بەردەوام بێت لە دروستکردنی کارەبا لە ڕێی نیلەوە، بەڵام نیگەرانە لە گلدانەوەی ئاو بۆ پڕکردنی بەنداوی نەهزە و شان بەشانی میسر چەندین هەوڵیان بۆ پەشیمانکردنەوەی ئیسیوپیا داوە. بەڵام ئەدیس ئابابا کۆڵی نەدا و گەیشتە سەربەخۆی استراتیژی خۆی.